فیلمی سینەمایی ئالوودە لە نووسین و سیناریۆ و دەرهێنانی سیروان محەممەدە و کاری مۆنتاژی لەلایەن ڕێکۆت محەممەدەوە بۆ ئەنجام درراوە. ئەم فیلمە بەرهەمی دەستگای میدیای کوردسات و کۆمپانیای گلۆبە. چەند ئەکتەرێکی بە ئەزمون لەم فیلمەدا بەشدارن و بەم نزیکانە لە سەر شاشەی سینەماکانی کوردستان نمایش دەکرێت. ڕێکۆت محەممەد کە کاری ئیدیتنی بۆ فیلمی ئالوودە کردووە میوانە لە لامان و گفتوگۆی زیاترەکەین. کاک ڕێکۆت سڵاو لێ بێ بەخێر بێ. سپاس کە ئامادەبووی لەگەڵمانە. زۆر سپاس. فیلمی ئالوودە تا چەند ئالوودەی کردی؟ فیلمی ئالوودە ڕاستەکەی لە سەرەتای نووسینیەوە لەگەڵ کاک سیروان من ئاگادار بووم. ڕاستەکەی ئەتوان بڵێم فیلمێکی زۆر زۆر نایابە. یعنی ئەم فیلمە لە بڵین لە سەرەتای دروستبوونیەوە هەتاکو لە ئێستا کە لە کاری پۆست پرۆدەکشنین ڕاستەکەی ستافێکی زۆر زۆر دەزڕەنین و بەهرەمەند کاریان تیا کردووە. توان بڵێم کە هەموو ستافەکە خۆماڵین، هەموو کادری زۆر باشی هوەری ناوخۆین کە ئیشان تیا کردووە، کاریان تیا کردووە کە ئەمە جێگەی دڵخۆشیە بەڕاستی. فیلمەکە فیلمێکی زۆر جوانە، ژانڕای دراما تاوان خۆشەویستیە. بەڕاستی کۆمەڵێک گرەی زۆر زۆر جوانی تایە لە فیلمەکە کە بینەروالەیەکە ئەتوانێت مەسەلەن زۆر ینی بە شێوەیەکی زۆر گشتی بینەر بیاڵێتەوە بە دیارخۆیەوە فیلمەکە. ینی ڕاستێکی 120 دقەیە ئەم فیلمە لە ئێستا لە کاری پۆست پرۆدەکشنین، کاری پێش بەرهەمی تاوا بووە، لە ئێستا کاری ئیدیتنیش تاوا بووە تقریبا. برای بەڕێزم کاک ئەحمەد ناتق لە ئوسترالیا بەتەماین کاری میکسی دەنگ و ئەوەی بۆ بکەین لە ئوسترالیا. برای بەڕێزم کاک نۆرۆزی حەسەنتەنیا لە کەنەدا ئیشی ساوندی بۆکە، ئیشی ببوورە ئیشی میوزیکی بۆ کاک نەورۆز حەسەنتەنیا و کاک گۆرانیش لێرە کاک هەڵگورد ببوورە، کاک هەڵگوردیش لێرە ئیشی کەڵەری بۆکە. ئێستا لە قۆناغەکانی کۆتاییین ئیشەڵا بەتوانین لە ئایندێکی نزیکا بچێتە سەر شاشەکان. سەرکەوتوو بن، دەستان خۆش بێت. وەکو زانین پێشتر خاوەنی چەندین کاریت کە بینرا و کارەکانیش جێگەی شانازیە بۆ ئێمە. کارکردن لە فیلمێکی بڵندە تا چەند ئاستەنگە، تا چەند قورسە، تا چەند ئاسوودەیی بە ڕێکەوتە بەخشێت؟ ڕاستیەکەی کاری ئیدیتین وە گوتراوە کاری ئیخراجی دووەمە. ژووری مۆنتاژ ئاسان نییە، زۆر 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 قورسە ڕاستەکەی، چونکە تۆ مەسئولیەتێکی زۆر گەورەیە. کۆمەڵێ کاری گەورە کراوە، هەمووی لە دوجارایەتە بەردەستی تۆ بۆ ئەوەی کە ئەم کارە بە شێوازێکی جوان ڕێک بخەیتەوە، بە شێوازێک بێت کە جێڕانەوەی چیرۆکەکە هەم درێژدا دڕیتیانە بێ، هەم کەم و کورتیتیانە بێ. بەڕاستی ڕاگررتنی ئەم باڵانسە زۆر کارێکی قورسە لە ژووری مۆنتاژە. خۆت بڕیارەیەوە لەسەر وێنەکان یان لەگەڵ دەرهێنەرا یان لەگەڵ ستافەکە؟ بە دڵنیایی لەگەڵ دەرهێنەرا. برای بەڕێزم کاک خەیبەر کە ئیشی ئیشی دیۆپی کردووە لە ئیشەکە، لەگەڵ کاک سیروان کە لە سەرەتای وێنەگرتنی ئیشەکەەوە کە بەڕاستی کاک خەیبەر یەکێ بوو لە کەسەکانی کە تایە زۆر زۆری لاک بوو لەم ئیشە لەم کارەیە. پێکەوە ڕاستیەکەی من ناتوانم بە تەنیا قەرار بم وەکو ئیدیتەرێک، بەڵام
ڕێی تەواوی خۆم هەیە لەسەر بڕین و یا لابردنی هەندێک گرتەوە یا درێژکردنەوەی هەندێک گرتەوە یان بە شێوازێک کە لە خزمەتی ئیشەکەیا بێ. سەرکەوتوو بن. جگە لە ئالوودا هەنگاوی داهاتوێ ڕێکەوت چییە بێت؟ ڕاستەکەی وڵی لە ئێستاە نازانم، بەڵام ڕاستی فیلمی ئالوودا بیرمان نەچێت کە بەرهەمی کورسات و کۆمپانیای گڵۆبە. کورساتیش هەر لە سەرای دامەزراننیەوە وەک کەناڵێکی کەلتوری ئەو مەسئولیەتە قورسی خستۆتە سەرشانی کە لە زۆرینەی هەرە زۆری بەرهەمە سینەماییەکانە هەڵبەتە بۆ پێشخستنی سینەما بۆ سەرخستنی یا سەرپێخستنی کای سینەما کە کایەکی زۆر زۆر گرنگە بەڕاستی بۆ لە بواری پێشخستنی کەلتور و ئەوەی گەلانە. ڕاستەکەی کورسات بەشایەتی هەموو ئەو هونەرمەندانەی کە هەن لەو مەجاالەیە ئیشێکی بێشماری کردو لە سەرەتای دامەزراننیەوە. جێی باشە جێی باسە ئێستا زۆر زۆر سوپاسی کاکدێرین بکەین وەک بەڕێوەبەری دەستگاکە کە ئێمەش دەستخۆشی لێ یەکەین و سپاسی یەکەین. هەنگاوی جدی ناوە بۆ ئەوەی کە مەسەڵەن ئەگەر بەشێکی بچووکیش بێ لە هەنگاوێکی بچووکیش بێ بۆ سەرپێخستنی کللتوری کارە هونەریەکان کاری سینەمایی بە تایبەتی ئەمە شتێکی زۆر زۆر گرنگە، مەسئولیەتێکی گەورەشە لە سەرشانی کورسات و لە سەرشانی ئێمەش کە بەڕاستی کارمەندین لەم دەستگایە. بۆیە ئێمە ناوەستین لەوەی کە خزمەت بە کەلتوری کوردی بکەین، خزمەت بە سینەما بکەین کە پایەکی گرنگی کەلتوری گەلانە. ڕاستەکەی هەرچێکمان لە دەست بێ ئیکەین بۆ ئەو کایەیە کە سەر پێ بخرێ و بەڕاستی وەکو گەلان بتوانین ئێمەش خاڵی سینەمای خۆمان بین. ڕێکەوت بیری لەوە نەکردوێتەوە فیلمێکی درێژ، فیلمێکی بڵند بەرهەم بێنیت؟ ڕاستەکەی لە ئێستا نەوەڵات تەجربەی فیلمێکی کورتم هەیە. بەڵێزانی بەڕاستی تەجربەیەکی باشیش بوو بەدەمی خۆم نەبێ، بەڵام لە ئێستایان ناڕەنگە لە ساڵانی داهاتوە بتوانم لە ئێستا هەم لە بەرەوەی کارەکەم زۆر زۆر مەشغوڵی کردم و هەمیش لە بەرەوەی کە مۆنتاژ خۆت زانی دەست زۆر زۆرەکەی لەبەرەوە ئەبێ کاتێکی باشە هەبێ بۆ سپاس بۆ تۆ سپاس بۆ کورساتیش. سپاس بۆ دەرفەتە عەزەتی کێشا سپاس کە ئامادەبووی لەگەڵمان، سپاس بۆ ئامادەبوون. سپاس دەستخۆش.